شەو بەیانیان نیوەڕوان شەوانە هەمووی بە 15,000 شەفتی 5,000 ناوەڵای بەژاری ناکەنەوە چونکە تێگەر یەکێک نەبێ پاڵپشتیمان کات و ئەو گەنجان لەسەر ڕێی خۆیان بن چۆن ئەمە دەنجیان پێ بدەینەوە ئەرە بەخۆی هەمویان بەس بوو کلاوات و دەڕبی خۆیانەوەی دەکەن وەڵای هیوای چ نەبێەوە تەوە گەنجان ڕۆیشتن هەموو لە لیبیایەوەتەوە برادری خۆم لە عاجیەوە لە لیبیای جەڵدەلی دێ مرد وایە زاوەیە بۆچی وانەیش بکەین وەڵی سوێن بەخوا گەورە چاوت لێ بە ساڵێکێک گەنجی تێدا نامێنێ کوردستان هەمووی دەڕوە وەڵی بۆ خۆم ئامادەم بە ئێستا ڕێ هەبێ دەڕۆم ئێستا ڕێ هەبێ دەڕۆم ئجا هیوای چ نەبێ ئیش نێ لێرەکان بکەین کرێکارێ دەکەم ڕۆژە 15,000 هەمووی بە 15,000 شەفتی 5,000 من وەکو خۆم پێش ئەو پرسیارە دەمەوێت بپرسم لەوانەی کە ئەو هەوڵە سیاسیە دەدەن لە ئێستادا بۆەوەی کە ئەم پرۆسەیە دووبارە بکرێتەوە مەرام لە دووبارەکردنەوەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان چییە؟ ئەنجامدانی هەڵبژاردننی کوردستان لە هەموو کاتێکدا پێویست بە تەوافقی لایەنە سیاسیەکان دەکا کە ئێستا لە سەکۆی سیاسی کوردستانیشدا ئەو جۆرە تەوافقە نابینی بۆ ئەوەی کە ئەم هەڵبژاردنە دووبارە بکرێتەوە تەنها هەوڵێکی سیاسی ئەو لایەنانەیە کە دەنگیان لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا زیادی کردووە لە ڕاستیدا پرۆسەکان وەکو ڕۆتیناتی کۆمەڵایەتی لێ هاتووە ینی وە 4 ساڵ جارێک یان چەند ساڵ جارێک لە هەرێمی کوردستاندا دووبارە دەبێتەوە بەڵام ئەنجامەکانی شکستە لە هەرێمی کوردستان و ئەنجامەکانی هاوڵاتی نایبینی و ئەنجامەکانی هاوڵاتی سوودمەند ناوێت لە هەرێمی کوردستاندا ینی بۆیە بە بڕوای من مەسەلەی هەڵبژاردنەوە یان پرۆسی هەڵبژاردن یان دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا جگە لە دیدگایەکی سەپاندنی سیاسی لە هەرێمی کوردستاندا بە تێڕوانی من هیچ شتێکی دیکە نییە لە هەرێمی کوردستاندا چونکە هیچ بیانوویەک نییە لەوەی لە ئەگەر مەبەست پرۆسەکە بێت و هەڵسەنگاندنی پرۆسەکە بێت و ئەنجامەکەیان بەدڵ نەبوو بێت و پێیان وابێ دیزاین کراوە ئەوە بێگومان ئەوان بۆ خۆیان براوەنە لە هەرێمی کوردستاندا و ئەوەی داواشی دەکا هەر براوەی سەرێکیە لە هەرێمی کوردستاندا بەڵام بە بڕوای من یەکێکە لە ئەگەر یان بە تێڕوانی من جۆرێکە لە فشارێکی قرس بۆەوەی لایەنی دووهەم بێتە ژێرباری ئەوەی کە بەرژەوەندەکانی لە جێبەجێکردنی کابینەی نوێدا جێبەجێ بکات لە ڕاستی بەڕای من بۆ دەربارەی هەڵبژاردن هەم هەست هەڵبژاردنێک دەکەسا بۆ منە عێراقمان کردووە کە هەڵبژاردن کرا بە 2 مانگ حکومەت تەشکیل بکرێت کە تەشکیل نەکرا تامی نامێنێ ئێستا هێرم تامی نەماوە بەڕای من هەڵبژاردن بکرێتەوە باشە ئامادەشم دەجارێت دەجار دەنگ ڕاستی هەڵبژاردن پرۆسەیەکی دیموکراسیە دووبارەکردنەوەی هەڵبژاردن لە دۆخی ئێستادا تا ڕادەیەکە کرێ بڵێن قورسە چونکە هەر لە ماوەی ڕابردوودا تقریبا لە ماوەی ساڵێکدا 2 هەڵبژاردن بەڕێوەچون ئێستا هەڵبژاردنەیەشتر تا ڕادەیەکە کرێ بڵێن بۆ هەوڵاتیان قورس بێت بەڵام کە نەگەشتە ڕێکەوتن نەتوانرێت حکوومەت و کابینی نوێ پێک بێت ڕێگاچارەیەکی دیموکراسیە دەکرێت هەڵبژاردنەیەشتر بکرێت جارشتر لایەنە سیاسیەکان پامێکی تر بە خەڵک بدەنەوە بۆ ئەوەی کە خەڵک دەیەوێت زۆرینەی پێ بدات و بتوانێت کابینەی نوێ پێک بێنێت هەموو جارێک دەنگم داوە بەڵام هەڵبژاردن و دەنگدان و هەموو ئەوانە بۆ دەستپێکردنی پەرەپێدانی گۆڕانکاریی گەورەی لە هەرێمی کوردستان بەڵام ئەگەر گۆڕانکاری ڕوونەدا ئەو کەوایە زۆر خراپەکەشی ئەوەیە خەڵک دەبێت دەنگدا بۆچی ئامادەنیم ئەو هەڵبژاردن کراوە دیسان ئەگە مەسەلە کەم و کورتی دەنگدان و ئەوانە بێ لە سووری ئەو لە پارتی بە کەیفە خۆەتی ملوێنێکی ناولەوانێ وزارە 3 ملیۆن بێنی بەکەی چێ دەڵەوامەکە ئێوە بکە یان دەبیانە بە کەیفە خۆەتی 3 ملیۆن لەوانی وزارەی بێنێت دەگەشتی هەڵبژاردنیش بەڵێ شتێکی باشە بەڵام کراوە بەس ئەوان ئەگە دەزانن هەڵبژاردن باشە بۆ لە سووری و لە ملیۆنە دەگەین بەس لەو سنوور دەنگ نانێت بۆچی نایێت تو خزمەتی خەڵک بکە خەڵک دەنگت دەداتێ بە زۆر نابێ